لسرم بابەتە میوانێکم لەگەڵە بێت حسام شێخ غائب بەرزەنجی سەرۆکی دەستەی پارێزەرانی لاهوری شێخزەنجیە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمە کاک حسام بەخێر بێ خرانداربی کاکۆڤار زۆر سپاس دان پێدانەکەتان بینیونیە ماشەڵڵا وشەکە ئەوەندە زەحمەتە دان پێدانان کوبرە سەیری هەمووشمان نەکردەوە لە بەرەوە سیناریۆیەکی زۆر فاشن سەیری هەمووتان نەکرد سیناریۆ بوو دیار بوو لە بدایەتەوە بەڵام کەسەکان خۆهی ئێوە بوون نەخێر مەسەڵەن کاگرێنوار کاگرێنوار کاف ئیشی لەسەر ئالیات ساری بەنزینی لە ناو ساری تێدەکرد بەس بەنزین تێکردن بۆ لە ناو ساری بەنزین تێکردن بۆ لە ناو ساری یعنی مەسەڵەن ئەگەر کاگلاو ئێوە چی دەڵێن جارە بەگشتی لە سەردان پێدانانەکە چی دەڵێن دواتر دەچێنێ سەر ئەو کەسانە چونکە ئەوان ڤیدیۆیان بڵاو کرد دەڵێوانە هەموو ئێوانن خۆشتان بینیوتانە کە ڤیدیۆکە چۆنەوە بە چ شێوەیەکە بخۆی هەردان پێدانێک ئەگەر اعترافات لەسەر سۆشیال میدیا و کەناڵی حیزبی بڵاو بکرێ ئەوە بە قەزایی بە قانونی وەرناگیرێ لەبەرەوە ئەگەر هەر اعترافاتێک هەبی دەبی لە پێش دادگابی لە پێش دادوەربی نەک لە پێش کەناڵی حیزبی و لە تەلەڤیزیۆن و ئەو شتە ئەوە لە ڕووی قانونیەوە یعنی یاسای عێراقی و یاسای هەرێمی کوردستان دەری هەر اعترافاتێک هەبی دەبی لە پێش دادگابی نەک لە پێش کەناڵە حیزبیەکبی یان کەناڵی تەلەڤیزیۆنی ئەوە لەلایەنێک باشە ئەی وەچی تر چیتان لەسەر ئەوە کە هەیە ینی لەسەر دان پێدانانەکە هەیە ئەوە ڕووە یاساییەکەی ئەو لە ڕووی یاسایەکە بەڵام ئەوەی کە هەیە چوار کەسن سەر بە یان بەرەیگەلیان نزیکی لاهوری شێخزەنجین کامانیان کردووە تەنانەت دەڵێ یەکێکیان دەڵێ حامید حاجی غالی لەگەڵ من بۆ ینی گوایە من و ئەو نیشانشتێنین قەناز بەدەستی نەبێت تیرۆری بکەین ینی با ناو دەهێنێت با ناو بهێنێ ئەو کەسانە ئەسڵەن کە شێوازی اعترافەکە یعنی یەک سیناریۆیەکی زۆر فاشلە ئەوە قیمەی ئیفلاسی سیاسیە بۆ تێبینتان لەسەر چی هەیە پێم خۆشە پێم بڵێ یان تێبین لەسەر چی دان پێدانانەکە هەیە ئەوان دەڵێن ئەوە دان پێدانان فەرمون ئێوە چیاڵێن دان پێدانان کەی کووە یەک لەوانە ئەو کەسیان کە چی هەیە کابراایەک قەناس گیرایە وەڵاهی اختیال بکرێ یەک بابێنەوە لەسەر اعترافەکەیان باسی کاگلاور نەکەم کاگلاور زۆر لەو شتانە گەورەترە خودی خۆی شخصیەتی خۆی کەیفی بە دەوڵەتی مؤسساتی دێ بە نظام و قانون و محکەمە و یەکەم کەس بوو لەو کوردستانە لە سیاسیەکان کە لە 8 تەمموز 2021 اتهام کرا کە ژەهر خواری کردەوە بە کاک پاڤێڵ و جەماعەت چۆ بەردەم دادگا برایەکانی خۆشی بردەوە بەردەم دادگا حتا دادگا ئەوانە ئیسپاتی خۆیان نەکردەوە و قەزیەکە سیناریۆکە پوچەل هینە ئەو سیناریۆش ڤیدیۆشی لەگەڵ بوو ئەم دان پێدانانە ئاگە هەندێک ڤیدیۆ تێدا بوو ئۆتۆمبیلە چەند چاودێری کردنە تەنانەت دوو کۆمباردێنن ئەڵە گوایە قەناس تێدایە و ئەی بەنە شوێنێک و زۆر ئاسایە ئۆتۆمبیل لە جادەی شەستی خۆ جادەی خاص نییە بەس ئی ئەوان بی شەستی سلێمانی هەر کەسێک لە دڵ جادەی هاتسۆی دەکات سیارەکان هەزار جار لێ هاتسۆی دەکات زۆر ئاسایە عینە سیارەژەی نمڕەکەمی دەبەستم سیارەکان چ تاوانیان کردێ فقط لە جادەی هاتسۆیان کردێ یعنی ئەوانە هیچ یەکیان بەڵگە نیە ئەوانە ئەو بینایە کە نیشانەدا بەرامبەر ماڵی ئەوە و دوو نیشان شکێن بردراونەتە ئەوێ ئەوەش ئەوانە هەموو فقط سیناریۆی ئیعلامیە بەڵگەی یاسایی نییە ئەو کەسە سەر ئێوە نیە ئەوەی کە نیشان شوێنەکەەوەی قساکات هەر نایناسین نایناسن نەمان دیتووە ئەو کەسەمان نەدیتووە ینی نا سەر بە بەرەیگەلە لە ئەندامانی بەرەیگەل لە برادران لە هەمویانم پرسی گوتمنەوە کە من نەمدیتیبی هیچ کەسیانەوەیان نەدیتەوە کەسش نایناسی باشە یعنی نازانم ئینقلاب ئەو فۆبیا ئینقلابەت چییە دروست بیتەوە لەو زۆنەی خاستن لای کاک پاڤێڵی نازانم دیارە لەبەرەوە بە ئینقلاب هاتوونەوە هەر ئەوەندە باسی ئینقلاب دەکرێت یعنی لە ڕووی خاوی شەڵەت بۆ نمونە هەوڵی کوشتنی من درراوە حەقی خۆمە بچمەمە بکەمەها ئەو ڤیدیۆکانی حەقی خۆیتی ئەگەر شتیوها هەیە کاک پاڤێڵ ئەگەر بەڵگەی هەیە با تەقدیمی دادگای بکە نەک تەقدیمی کەناڵە ئیعلامی و سۆشیال میدیا و ئەوانە اعترافات لەوەی دەرچێت بەڵام خۆڕی بوارەکە هی ئێوە بووە ڕێنوار هی ئێوە بووە ڕێنوار بەرێ ئەوە بووە نالێم لەسەر بنزینی بۆ ئیشی بنزینە ناو سیارەکان تێدەکەن یعنی مەبەستت لەوەی هی ئەوە نەبووە ئەو کارانەی پێ بسپێردرێت تەکید ئەو کوڕەی شۆشتانەی نییە یعنی
دوای ئەو ڤیددیۆیان هینایتەوە دوو مافور دەبنەوە ژۆرێ و دێنە دەرێ یعنی ئەوە چ عیلاقەی بەوەدا هەیە دوای مافورەکە گەر لە لەقتەی دووەم دیقەتی بدەی مافورەکە ئەوە دەبی لە ناوەندی دەشێتەوە دێ قەناس تێدابی کۆ ئەوە دەبی ئەنی تێبینیتان لە سەرمانە هەیە تەکیید ئەدێ ئەو کەسەی سۆرانە کە خەڵکی باڵێن ئیدارەی سەربەخۆی سۆرانە گوایە ئەو درۆن و شت هەڵەدات ئەوەش نایناسین نەماندیتووە هەر کەسەش نەیبینیە سەر بە بەرەیگەل نییە نەخێر نزیکی لاهوری شێخ زەنجیش نەبووە نەخێر ینی ئەوە ئەڵێن لەو چوار کەسە تەنها یەک کەسیان ئەناسین بەس ڕێنوارە ناسن ڕێبوار باسی ئەو کەسەی گیرا باسی شتەشکە دەکەن ئەمن لێرە لۆتڕۆم بکەمەوە باش ئەگەر دانەوێ مەسەڵەن برێن ئینقلاب هەیە باشە ڕێگای قانون هەیە قانون و یاسا هەیە نەک ڕێگای ئیعلام و سۆشیال میدیا و ئەوە باشە ئەو قەزیەیە ئەگەر کاک پاڤێل دەلێ ئینقلاب هەیە لە دژم دەبی بچی ڕۆژ و کات و سات و کەسەکان ناو هەموو ئەوانەی دابین بکە تەقدیمی دادگای بکە باشە ئەو وەختە حتە کەیسێک دروستبی نەک سیناریۆیەکی زۆر فاشل بەڵام پێتان سیناریۆ ئەوان پێیان سیناریۆ ئەمە نییە پێ دەرم لەو سیناریۆیە گروپ سیناریۆیەک فاشلیان دروست چۆن لەوانە لە سیناریۆ قەنەعەت بە خەڵک دەکەن ئەمە سیناریۆیە باسی حەمە هیدایەت دەکەن ئەلێرە باشە کاک محەممەد هیدایەت لە بانگەشەی هەڵبژاردننی مانجدەی 2024 لە بەرەگەڵ نمایە محەممەد هیدایەت محەممەد هیدایەت ناویش دێنن کە حەمە هیدایەت ئەها لە بەرەگەڵ نەماوە لە بەرەگەڵ نەماوە کابراژ لە مارش دانیشتووە ینی سەر بە ئێوە نییە نەخێر هەر نییە کابرا لە مارێ دانیشتێ ئەدی ئەوانە لە لۆنەیانینە ناوی کەسێک دەینە ڕەمەزانە ئەدی کار ڕەمەزان لۆ ناینە سەر شاشەی ناوی کەسێکی دی دەین عومەر کە 19 مانگ گیراوە باشە عمر باس لە عمەریش کراوەڵێ گیراوە 19 مانگ ئەوانە پلانەکە ئاشکرا 19 مانگ عومەر گیرایە با ئەمن لێرە واقعاتەکەت بدەمێ باش ئەمن لەگەر کەسانی کە ئەو حادسەتەی ڕوویدا لەگەر برادران لێن دەر قسەمان دەکردیان بەسەراتەوە لە ئاخر لەحزەکان کاک عومەر حتى لە ڤیددیۆکان دەرچەوە کە دەستگیر دەکرێت لە شەوی ئەوەکەی حادسەکە یعنی کو 19 مانگ گیرایتەوە ئەو بزانە حادسەکە گیراوە ئەو لەو شەوەی کە شەڕ وا کە سوکاری تەلەفۆن دەکەن دەرێن بەس بزانە لەگەر لێرە لەگەر سەلیب ئەحمەر و لەگەر مافی مرۆڤ بزانە کاکە ئەوە لە ژیان ماوە نماوە چیان لێ کردەوە لە بەرەو بە زیندوی زندان کرایە نەکوژراوە ئەوە عومەرەکە ئەوە تێبینەکانی خۆتانە لەسەر یعنی ئەمن ئەوانە تێبینی نییە ئەوانە ئەمن دۆت باز دەکەم بەڵگەی حەقیقی ئەوانە یعنی سیناریۆک لێ دەرێن سیناریۆەکە فاشلە کە یەک لەوانە باسی محەممەد هیدایەت دەکرێت محەممەد هیدایەت لە ساڵەکە ئەوە لە بەرەیگەڵ نمایە هیچ پەیوەندیەکی لەگەر بەرەیگەڵ لەگەر کاک لاهور نمایە یەک ساڵە لە داگەشەی هەڵبژاردننی 2020 پەرلەمانی هەرێمی کوردستان لەو کاتە حەمە هیدایەت لە ڕێزەکانی بەرەیگەڵ نمایە هیچ پەیوەندێکی بە کاک لاهور نییە عومەرەکەش 19 مانگ نەگیراوە عومەرەکەی دەرێن 19 مانگ گیراوە با واز لەوەی بینی ئەمن ئەوە لۆتم باس کرد ئەمە ڕای بەرەیگەلە ئەمن ئەوەی لۆت باز دەکەم بەرپرسنی ڕای ئێوەیە ئەمن بزانە بەخۆم پیاوی یاسامە بەس ئەمە قەزیەکەمان ناتوانم برێن بەز یاسا قەزیە ئێمە یاساییە و سیاسیە دەبی هەردووک باز بکەین ئەمە کاتم با لەگەرەوانە بڕۆین کاک عومەر ئەوە دەرێن 21 مانگ لە ڤیدیۆکان دەرچۆ دوای لۆت دەنێرم بیبینە ئەو عومەرێک کە باسی دەکەن کە دەرێن 19 مانگ گیرایە با لەگەر بزانم ئێوە دوو عومەرتان هەیە بەرێ با برێن 19 مانگ گیرایە ئەگەر کاک لاهور پلانەکی ئەو هایدانایە عومەر یەک لەو کەسانەیە لەناو ئەو پلانە عومەر 19 مانگ گیرا کاک لاهور کو دانیشتێ لەوێ و گوێ نەدایتەوە پێنجشەم ئێوارەکەی لە تازیەی بوو زۆر باسای لەگەر پۆڵاتی کاک پۆڵات لە تازیەی بوون باشە یعنی ئەتوو کەسێک لە تیمەکدانەی لە بۆ ئینقلاب کەوانەی باز دەکەن سیناریۆیەکی ئەوها ئینقلاب لە فۆبیا ئینقلاب دەژنەوانە نەفرێکت لێ بگیرێ هەر تیمەک بێت و تیمەکرد دانایە تاوانێک بکەیت نەفرێک لەو تیمە گیرە ئەوەی تۆ باسی دەکەی باشە پاساو هێنانەوەی یان بەڕاستی واقعی ئەوشنانە ئەمن واقعی لێ باز پێم خۆشە دواتر ێگەیەکی نیشتیمانی کوردستان شار شتێکی هەبی لەسەر قسەی بەڕێستان باویش بتوانێت نارە 19 مانگ گیرە باشە کاکە ئەوە 19 مانگ گیرە ئەدی خێرە ئەوە ئەمە سێ ڕۆژ بوو پاشەوی کاک لاهور مابوو بکەیت خۆی دەسوڕێ و دەگەڕێ
کە ئەو پلانێک ئەوها گەورەیان دانایە و قەناسیان هینایتەوە درۆن لە ئۆکرانیا هینایە نازانم چاوەڕێ دەکەم یەکێتی نیشتمانی کوردستان چەند کاتێک ئەمریکا قەبزی لە زلنسکی دەردێنن کە درۆنیەوەی کردو بۆچی نارێن نەفەر لە ئۆکرانیا تەدریب کراینە لە دام پێدان یعنی ئەوە نەچووە نییە شتێ نییە ینی دوای ئەو ڕەبتەی کە دەکەنەوە بینی کاگلاهور و کاگەژی ئەو شتانە وجودی نییە ئەسڵی نییە ئەساسی نییە یعنی هیچ پەیوەندێکیان نییە لەگەڵ یەکتریا ناشێر من ئەوڕۆ ئێوارە پەیوەندیم بە کەسێک کرد گوتی ئەسڵان کەیفیان بە یەکتر نایە تاکید ڕێک بەوا گوتی دوژمنی یەکترین تاکیدە دژمنی یەکتری نینە ئەمە بەس قسەی خۆمان هەیە سەرزارە کەیفی بەو هێشتم ڕووی داوە کە کاگەژی ئەو وەختە لەلایەن لەگەر کاک پاڤێڵوانە بوو بەڵام دوای پاشەوی لە سلێمانی هەڵاتەوە هاتەوە ئەوش پەیوەندیتان نەبووە بەس ئەوەندە بوو کاگلاهور نەیدیتیە ئەوانە باسی ئەوەی دەکەن کاک پۆڵات هاتیتە هەولێر دەستەوە سلێمانی ئەژ ئەمین دەستەوە سلێمانی و دێتە هەولێر کاک ئەژی بستەوە سلێمانی یەک جار چووە ئەوی ئاگامان لێبوو بە هەمووی ئەعلاموانە بە حیمای ئەمریکەکان چوو ئەوە کو پێ دەکرێەوە هاتووی سلێمانی بکە دیێوانە یعنی هەندێک شت هەیە نازانم لە واقع و لەوە زۆر دوورە یعنی چەند بڕۆمە ناو سیناریۆکە بەخوای ئەو فیلمێکە دروست کراوە باشە ئەگەر کاک پاڤێڵ کەیسی حەقیقی هەبی بە تاریخ و بە ڕۆژ و بە سات و کات ئەوە تەقدیمی دادگا دەکرێت نەک تەقدیمی کەناڵە سۆشیال میدیا و لە بۆ ڕای گشتوانە حتا احتیمامی خەڵک ڕاکێشن باشە بۆ داهاتوو چیەکەن بەرێ بەنیازم بۆ داهاتوو چی بکەن و بەنیازی چین پلانی بەرەیگەل چییە ئەمە وەکو بەرەیگەل بەردەوام دەبین لە ڕێکارە یاسایی خۆمان ئەی بۆ لاهوری شێخ زەنجی چیەکەن ئەمە تا ئێستا لە هەموو هەیئەت و مەثلات دووەلی هەمومان ئاگدار کردیتەوە لەلایەک باشە تا ئێستا وا هەوڵ دەدەین لێژنەی پارێزران بگاتە لای تا ئێستا ئەزنیان نەدایتەوە تا ئەوڕۆ ئەوە دوو ڕۆژە دەرێن ئەمە ئەزن دەدەین محامی بیبینی تا ئێستا ئەزیان لەو دوو ڕۆژە داهاتوولانێ ڕێگەیان پێ بدرێ على ئەساس دوونێ پێیان دەدا دوای بۆ ئەو ڕۆژ زیان نەدایتەوە بەڵام دەستی مافی مرۆڤ دوێنێ شتێکی بڵاو کردەوە کە ڕۆژی تەندروستیان باشە و شوێنی باشەوە شکنجە نەدراون و زۆریان لێ نەکراوە ئەمەی هەبوو ئۆکێ ئەوە ینی شتێکی ئاسایە کابرای گیرایە بەبێت تومەت بەبێت تاوان هیچی نەبووە چینە دەبا بە مدەڕعچیتە دژ و بردیتیان بەڵام چی لێکەوە بەرێ ئەوان یەکێتیشەڵێ ئێمە ڕاست هەموو دەڕعەمان بردو و شمان بدووە بەڵام ئەوانیش ئەسلیحیان هەبووە ئەسلیحەی قورسیان هەبووە ئەسلیحەی قورس چییە ئەوە باڵای سێ کاتژمێر شەڕیان کردووە بە ئەمن شتێکت لۆ ڕۆن کەمەوە لێرە ئەستاس یەک کاگلاهور شێخ زەنگی ئەندامی پەرلەمانی کوردستانی هەڵبژێردراوە تا ئێستا باشە دووش ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە باشە ئەو کەسانێک کە لەگەرینە هەموو سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێمن هەموو حمای ڕسمینە بە هەویە ڕسمینەوە کاگلاوەر معاشێش سەد کەسی لە کوێ دەداتەوە یعنی ئەو شتانە کە باز دەکەن ئەوانە میلیشامان دروست کردیە ئەگەر میلیشایەکە حەقیقی بوو ئەنگۆ لە لازاریان دانایە خێر ئەنگۆ لە بنای خەڵکتان لێدا و دوای واتان درێن ئەمە نەمانزانی ئەوە لالەزارە بنای خەڵک ئێستا دەڵێن خەڵکمان ئاوارە بووە نازانم دوێنێ ژمارەیەکتان گوت شاد مامەلا حەسەن دەڵێت 14,000 کەس 14,000 گەرز گەلێک زۆرە بەڕاستی ئاگام لە ئەوەکەی نییە بەس خەڵکانێکی زۆرمان هاتوونەوە ئێرە ئەمن بخۆم لەگەر زۆربیان دانیشتومە تا ئێستا نزیکەی لەگەر 20 نەفەری برادری ئەوێن دەردانیشتیمە کە هاتوونە ئێرە بۆ ئاوارە بوونە خەتەریاتیان لەسەر هەیە وا دەچنەوە سەر و ماڵ شوێنیان ئەوش بالۆڕنکەمەوە لێن دەر کە ئەوە کە چوونەوە سەر کاگلاهور ئەمر قەبزەشیان دەرهینایە ڕۆژ پێنجشەمە پاش سعات 12 شەو زیاتر ئەم فۆکسەکان لەسەر ئاخر لێرە کە باس کردەوە کە دەرێن ئەمە مقاوممان کردیە چەکمان پێ بووە ئەوانە کە چوینەوێن دەر ئەگەر دائیمان ئەمر قەبزێک دەرچی سوڵتە قەزایی هەیە باشە شورتەیە ئاسایشە جێبەجێ دەکەن چ شورتە چووە چ ئاسایش چووە دوو شورتە بچوە پێش دەکەم بڵێن وەرە ئەتوو داواکراوی بەخۆی لەگەریان دەچوو بەس هیچ نییە و هیچ لە گۆڕێ نییە ئەمە هەمومان لەسەر شاشە و تەلەڤیزیۆنمان دیت زۆر باش بە هەزاران چەکدار و ئەوانە دەچوونەوێن دەردوای دەبا بە و تانکمان دیت ئەوجە پێ دەرێن تەسمیلکەن بێجگەلەوەش ئەوانە دەرێن وەڵی کاک پاڤێڵ پێی گوتیە ئەمم بەخۆم بە سیاری خۆم دێمە دوت بە ئەوە نەبی
خێرە کاک پاڤڵ سفەتە چ حکومی هەیە زۆر باشە جابا ئەوە بۆ ئەو کات بوو زیاتر من باسیدان پێدانا ناکەین سوپاس دەکەم سوپاس بۆ سام شێخ غایب بەرزنجی سەرۆکی دەستێ پارێزەرانی لە هەوشێخ زەنجی کە لەگەڵ زۆر سپاس بەخێر سپاس دەکەین